سڵاو من کاردۆس ڕەسوڵم پزیشکی ڤێتەرنەری لە بورگەی ڤێتی ئەمڕۆماندا باسی جۆرە ئاژەڵێک دەکەین کە ناوی بزنە. بزن سەرەتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەری هەڵداوە دواتر بڵاو بۆتەوە بە هەموو جیهاندا و چەند بریدێکی جیاوازی لێکەوتۆتەوە. بێگومان بزن هەر بە بزن مەشهورە لای خۆمان کە دەگاتە تەمەنی پێگەیشتن مێیەکەی پێی دەگوترێ بزن و نێرەکەشی پێ دەگوترێن نێرین و پێش تەمەنی پێگەیشتن پیان دەگوترێن گیسک. بێگومان ئەم ئاژەڵە دەتوانێت هەتاوەکو 7 ساڵ یاخود 10 ساڵ بژیت، هەندێک جۆری جیاوازی هەیە دەتوانێت هەتاوەکو 15 ساڵ بژیت. ئەوەشیان دەکەوێتەوە سەر ژینگەیەکی گونجاو و تەندروست و خۆراکێکی تەندروست و مامەڵەیەکی گونجاو لەگەڵ بزنەکەدا. بزن حەزی لە شوێنێکی شاخاویە، شوێنێکی بەرز و نزمی زۆری تێدا بێ بۆ ئەوەی بزنەکە چالاکیەکانی خۆی تێدا بکات، چونکە وەکو ئاژەڵەکانی تر نییە بۆ ئەوەی ئەو مێتابۆلیزمە یاخود ئەو زیندە چالاکێکە لەشی لە حاڵەتێکی ئاساییدا دەیکات وەکو پێویست بەڕێوە بچێت، دوور بێ لە سترێس و دوور بێ لە قەڵەوی زیاد لە پێویست، چونکە بزن زۆر دەخوات بە هەمان شێوە پێویستی بە جوڵەیەکی زۆرە بۆ ئەوی بتوانێت کە لەشێکی تەندروستی هەبێت. طبعاً بزن دەتوانرێت لە ناو ماڵشدا بەخێو بکرێت یاخود لە باخچە و حەوشەکاندا بەخێو بکرێت. ئەوەی کە لە باخچە و حەوشەکاندا بەخێو دەکرێت پێویستە لە تەمەنێکی بچووکترەوە بهێنرێت، چونکە بە تەمەنێکی گەورە ڕاهاتنی لەگەڵ ژنگەی تازە زەحمەتە. بەعام خواردنی بزنەکان دانەوێڵەکانە، گەنم و جۆیەکانە یاخودنان هەندێک کەس خواردنی ماڵەوەی پێدەدات وەکو برنج و نانی وشک و سەمون و ئەو جۆرە خۆراکانە. بەڵام بەعام لە چێڵگەکاندا گەنم و جۆ یاخود خواردنی سەوزی پێدەدرێت وەکو جۆرە جیاکانی وێنجە و یاخود هەندێک جیای جیاوازی تر. گونجاوترین ژینگە بۆ بزنەکان ناو چێڵگەیە. ناو چێڵگە دەتوانرێت لەگەڵ مەڕەکاندا بەخێو بکرێت و دەشتوانرێت بە جیا بەخێو بکرێت. بێگومان زۆربەی چێڵگەکانی کوردستان بەو شێوازە بەخێوی دەکەن لە ناو چێڵگەکاندا بۆ ئەوەی لە ناوخۆیاندا جوتبوونیان پێ بکرێت و ژمارەیان زیاد بکرێت و دواتر بفرۆشرێنەوە بۆ گۆشتەکەیان یاخود بۆ ئەوەی کەسێکتر دووبارە بەخێوی بکاتەوە لە چێڵگەکەی خۆیدا. طبعاً بزن دەتوانرێت سوودی لێوەربگیرێت بۆ چەند بەرهەمێکی جیاواز. سەرەکی ترینیان گۆشتەکەی و دواتر شیرەکەی و دواتر پێستەکەی کە دەتوانرێت بەکاربێت بۆ دروستکردنی چەند جۆرێکی قوماش یاخود چەند جۆرێک لە پەردە و یاخود بەرگی جیاواز. شیرەکەشی شیرێکی دەوڵەمەندە، شیرێکە پڕە لە مادەی جیاواز، پڕە لە مادەی بەسوود کە زۆر جار دەکرێت بە ماستی بزنیش ناوبانگێکی زۆر باشی هەیە لە کوردستان و خواستێکی زۆری لەسەر هەیە. بزنیش وەکو هەموو ئاژەڵێک تر دەتوانێت ببێتە هاوڕێی مرۆڤ و لەگەڵیدا تەعامل بکات، لەناو ماڵەکەیدا بژیت، لەگەڵی بێت بۆ پیاسەکردن و چوونە دەرەوە لەگەڵ مرۆڤەکەدا. بەڵام ئەوە کەمترە و دەگمەنترە لە چاو ئاژەڵەکانی تر. بێگومان بزن چەند جۆرێکی جیاوازە نەخۆشی هەیە، هەریەکە لە بەکتریایەکان و ڤایرۆسیەکان و مشەخۆرەکان و کەڕوەکان. جا چ لە ڕێگەی خواردنەوە بۆی هاتبێ، چ لە ڕێگەی کەش و هەوا بۆی هاتبێ، یانەوە تا تێکەڵی ئاژەڵەکانی تر کرابێت و تووشی نەخۆشیەکە بووبێت. بێگومان بۆ ئەوەی هاوڵاتیان ئاگادار بن دەرزی لێدان و ڤاکسینکردن بۆ بزنەکانیش بەردەستە بە هەمان شێوە کە بەپێی وەرز ڤاکسینەکان دەگۆڕێن، هەر وەرزێک جۆرە ڤاکسینێک بەکاردێت دژی نەخۆشیەک بۆ ئەوەی ئەو بزنە تووشی نەخۆشی نەبێت و هەروەها دەرزی هەیە بۆ چارەسەرکردنی نەخۆشیە بەکتریایەکانیش بە هەمان شێوە. بەڵام ڤایرەسەکان کەمتر لەبەرەوەی تا ئێستا نەمانتوانیوە ئەنتی ڤایرڵێکی پێویست بەرهەم بهێنین.